سڵاوتان لەبێت و بەیانیتان باش. بەیانیەک وەکو ئەم بەیانیە جوانە کە بارانێکی زۆر خۆش دەبارێت بە هیوای ئەوم بە بارتەقای دڵۆپە بە دڵۆپەی ئەو بارانانە خۆشی و شادی تەندروستی و سەلامەتی بێتە ناو ژیانی ئێوەی بینەری ئێمە بۆ هاکاری هاوکارم کامبانیا لەگەڵ سپاس بەیانیت باش سۆڤان سڵاوتان لەبێ عزیزان خۆشحاڵین ئەم بەیانیە لەگەڵتانین. ئەمڕۆ گرنگی بە دڵەکان دەدەین بێگومان دڵەکان لە ڕووی دەرونیەوە نا لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی تەندروستیەوە بزانین چی بکەین بۆەوەی دڵمان تەندروستیمان پارێزراو بێ. ئەمە تەوەری سەرەکیمانە و خۆپاراستن لە نەخۆشیە وەرزیەکان کە ئێستا زۆرێک لە خەڵکی بەڕاستی تووشی ئەم نەخۆشیە وەرزیانە بوونە. بزانین چی بکەین بۆی لایەنی کەم بتوانین بە سانایی زۆر بە ئاسانی خۆمان بپارێزین. سەرەتا ناو نیشانەکان دەبینین بزانین چیمان هەیە. سزادراوانی چاکسازی دهۆک دەبنە بینەری فیلمە کوردی و جیهانیەکان بەشدار لە فستیڤاڵی نێودەوڵەتی فیلم لە دهۆک. 46 خانمی هەولێر لە پێشەنگایەکدا وێنە ڕەش و سپیەکانی خۆیان نمایش دەکەن. شاری لۆس ئانجلس لە ئەمریکا سەرباری دەوڵەمەندیەکەی بە پایتەختی بێماڵەکان ناسراوە بە جۆرێک زیاتر لە 75,000 کەس لەسەر شەقامەکان ژیان بەسەر دەبن. دەستپێکی بابەتەکانمان بابەتێکی مرۆڤ دۆستیە و پەیوەستی دەکەین بە بابەتێکی هونەری. بێگومان ڕاگیراوان یاخود سزادراوان مرۆڤن دەکرێت بەهۆی تاوانێکەوە خەریکن لە ڕووی یاساییەوە باوەڵێن حەقەکەی خۆیان مافەکەی خۆیان وەردەگرن بە ڕاگیران یاخود بە سزادران. بەڵام هەرمافی ئەوەی نییە کە تەواوی ژیانی لێ بسێندرێ بەڕاستی. لە دهۆکیش ئەمە لە بەرچاو گیرایە وەکو ئەوەی کە ئێستا فیستیڤاڵی فیلم لە دهۆک بەڕێوە دەچێت. سزادراوانی چاکسازی دهۆک دەبنە بینەری فیلمە کوردی و جیهانیەکان و بەشدار دەبن لە فیستیڤاڵ نێودەوڵەتی فیلم لە دهۆک. جا ئەمە گرنگە کە خۆشیان قسەیان کردووە لەلایەن خۆیانەوە سزادراوان و بەڕێوەبەراتی چاکسازی دهۆک ئەو هەنگاوە بە گرنگ دەبینن. ئەوان سوپاسی ڕێخەرانی فستیڤاڵەکە دەکەن کە ئەوانیان لە بینینی فیلمەکان بێبەش نەکردووە. پێکەوە دەچین بۆ بابەتە دەبینین. ڕێڤەبەریە چاکسازیە زەرکانە ئامادەکاری تێنەکردن ji bo ku filmên dehemîn filmevîstvala dihûka nêvdewletî et nava vê çaksaziyê da ji bo dadgehkiriyan bihêne nîşandan. Sê rojel ser êk film li vê hola çaksaziyê et hêne pexişkirin. Ev sala me biryar da bîne çaksaziyê. Berem ji pê ew e ku sînema giştî bû gelek buwara tu şê kar bînî yanî perwerde sînaet çaksazî û hemî warê diyê jiyanê da. Êkî ji bo girîng merviyan bîne vê zîndanê ji bo çaksaziyê. Dabtir pişên em peyama xwe bigehînewa û ew jî rastî demekî xweş û baş gel me biborînin. Et nava çaksaziyê da nêzîkî 2000 dadgehkirî hene bi vê rêkê jî ejbilî ku seqekî aram ji bo wana peydad bîtin et heman demê da ew û demekî ji keş û hewayê girtîgehê jî dûr dikevin. Her wisa ji bilî nîşandana filman penalên girêdayî çaksaziyê jî ji bo wana têne rêxistin. Evet hemî mirov pêtevî hemî cora çalakiyan e rewşenbîrî hunerî lema jî dilxweşin bi vê çalakiyê ku li vêrê salatê te berevkirin û ev filme bi wan têne nûmayişkirin ku ew jî dîtin navan filma bîber nebin û renge jî xwemifayekî ji çîroka filmê bînin dîsa jî xweşiyekê bi wan e. Dehemîn filmevîstvala dihûkiya nêvdewletî li nehî vê mehê dest bi karên xwe kiriye û biryar e ta ku 16 heman meh ya berdewam bîtin.
روژانه سرشاشین سینماییین هر دو هولن کنفرانس و سینماکس چندین فیلم تهنه نشاندان و فیلم تورکی دانجی الچاکسازیا زرکان جبوی دادگه کریان اتهنه دوباره کرن. جگرینگترین وان گورانکاریم سرویگرا فیلم ویستاوال دهاتین زده کرنا بخش تایبت بزاروکان و هر وصانی شاندان وان فیلم ویستاوال اتناوا چاکسازیا زرکا دا که اوجی بویا جهه دلخوشیا دادگه کریان. مستر ملی کردستان 24 دهوک. بەڵێ سەرەتای پرۆگرام ئاماژەمان بۆ کرد کە ئەمڕۆ تەوەرێکمانە بێت تەوەرێکی تەندروستیە بێگومان لەگەڵ هاتنی وەرزی زستان و پاییز کۆمەڵە پەتای وەرزیمان هەیە کە تووشمان دەبن بە تایبەتی ئەو کەسانی کە بەرگری جستەیان زۆر کەمە زیاتر لە کەسی دیکە تووشە بن ئەگەریش خۆ باران نەبارێت یاخود کەمی ڕێژەی بارانبارینیش بێتە هۆی ئەوەی کە پەتاکان زۆر زیاتر بڵاو بنەوە لەگەڵ دابارینی باران وە شێداربوونەوەی ئەو کەش و جەوەی کە هەیە تا ڕادەیەک ئەمە کەمەکە بەڵام لەگەڵەوەشە ئێستا دەبینین پەتاوەرزەکان زۆر بەربڵاون دایکان و باوکان خەمی منداڵەکانیانە کە بۆ قوتابخانە دەچن خەمی ئەویانە کە بەیانیان هەر یەکێک لە ئێمە بۆ کار و فرمانی خۆمان دەرەچین لە ماڵ و تێکەڵە بین لەگەڵ کۆمەڵگا ئەو پەتاوەرزیانە نەگوازرێنەوە بۆمان هەر بۆیە تەندروستیەوە بۆ ئێمە گرنگە ئەم بەیانیە سەبارەت بە خۆپاراستن لە پەتا و نەخۆشیە وەرزەکانەکەین میوانیشمان دەبێت میوانەکەمان دکتۆر بەڵند بەیارخەلی لە پسپۆڕی نەخۆشیەکانی هەناوە کە لە دهۆکەوە لەگەڵمان بەشدارە بێت بەیانیت باش بەیانیت باش دکتۆر بەڵند خۆشحاڵی ئەم بەیانی باش بابەتەکە بابەتێکی گرنگە ئەگەر چی ڕەنگە نەخۆشیەکە زۆر سەخت و مەترسیدار نەبێ بەڵام نەخۆشێکە کە خەڵکی هەراسان دەکا و دەگوازرێتەوە دەمەوێت لەوە دەست پێ بکەین چی بکەین بەوەی بتوانین لە پاییزدا و لە سەرەتای زستاندا خۆمان لەم نەخۆشیانە بپارێزین. بله بەیانی باش سەرەتا وەبخۆشی ئاماژە پێدا ئەو نەخۆشیەکان نەخۆشی وەرزەکانن یعنی وەرز بۆ وەرز دەردەکەوێت سەرەتای زستان دەردەکەوێت دماهیکی پاییز دەبێت هەمیمان خۆ ئامادە بکەین ئەو خۆ ئامادەکردنە لە سیستەمی تەندروستی خۆپاراستن باشترە لە چارەسەری ڕێگاری خۆپاراستن چاوێمەل منداڵا بن زی بنڤن خارنەکا ساخلەم و تەندروست تشتێ بەیانی بخۆن ئەنجامدانە وەرزشێ خۆدیرکردن دیکێلێ جگارە و نەرگیلا وان ئەف کارێت هەنێ وەختی تێنە ئەنجامدان حتا ڕادێکی دێ زاروک هێنە پاراستن هەر وەساژی ئەو کەسێت مەترسیدار احتیمالە دان عەمر بن نەخۆشیە دوم درێژ هەبێت پەنجەشێر بەری ئەف پەتایە دەست پێ بکەێت ڤاکسینە ئەنفلەوەنزای بخوبدانن و نوکەیە هەیە هەمی بنگەی تەندروستی و زۆر هەیە یا ڕێکا دیژی ئەو ژی بکارئینانە ماسکە ئەف بکارئینانە ماسکە وەختی پەتا gelek زئی بەڵاڤە دەبێت و gelek کەس توش دەبن یعنی خۆ هەکەر القوتابخانە بێت خۆ هەکەر public transportation و جهت نقلی بن آن دایرێت gelek ازدیحام بن وەختی مرۆڤ زانێت کوخە هەیە پەلسیف هەیە هەکەر مرۆڤ ماسکێ بکار بینیت باشە دەست شیشتن گرنگیدان خارنن ساخلەم ئەvێت هەنێ هەمی ڕێکارن ئەولیکا دەبنە خۆپاراستن دا ئەف ڕێژاوان نەخۆشیە کێم ببێت ئەم هەر نەشێن ئەvی نەخۆشیە ڕاوەستینین هەر وەساژی هەندێک تشتێت هەین ئەم نەشێن تەدەخولێ تێدا بکەین وەکی هاتنا بەفرێ و هاتنا بارانێ ئەف تشتێت هەنێ هەگەر هەبن ئەکید ئەف ڤایرۆسێت هەنێژی دێکێم بن ئاماژەیەکی تشتێکی دیمەدوێت بدەین ئەوژی بۆ ماوەی 48 ساعت بەڵێ بۆ ماوەی 48 ساعت ئەو ڕستەیەمان بۆ تەواوکە ئەگەر مەمنونە بم داتر پرسیارە لێ یەکەم بەڵێ ئەف بله اف پتای هنی بمای 48 ساعتا بارابتر ویروسه ویروس محتاجی حبی سر ایشه ویروس محتاجی هندک خارن ساخلمه هندک ویتامیناتانه هندک خاردنی گرمه بس پشتی مای 48 ساعتا خاصتا هکر دان عمر بد آن خاصتا هکر وقتی پتای کرونا توشی هودان و التهاب کا زور بتون بی دبید به زودترین کات سردان نوجدار تایبەتمەند بکن باش دکتۆر ئێمە بەشێکی زۆر لە ئێمە کێشەمان دایمەن ئەوەیە کە کاتێک تووشی یەکێک لەم پەتاوەرزیانە ئەبین هەر بۆ خۆمان کۆمەڵە چارەسەر وەرەگرین بەڵام ئەکرێ بڵین ڕێگریەک هەبێ پێش ئەوەی کەمە چارەسەر وەربگرین هەمیشە ڕێگریکردن باشترە لە چارەسەرکردن هیچ
هەنگاوێک هەیە ئێمە بتوانین ئەو هەنگاوە بنین بۆ ئەوەی کە توش نەبین و دواتر ناچار نەبین چارەسەر بکەین. بۆ نمونە هیچ ڤاکسینێک ئەوەندە کاریگەر هەیە کە ڕێگری بکا لەوەی ئێمە ئەو پەتایە توشمان ببێت. بله او ڕێکێت ئەوێت مەگوتین ئەولیکا ڕۆشنبیریە ساخلەمی و خارنێ ساخلەم و نوستن و چاوێ خۆ بدەینە زارۆکە و خودیرکردن اش نەرگیلە و جگارە و شیریناهیە و مەشروباتێت غازی و ڤەخارنێت بهێزێ ئەکید ئەvە دەبنە هاندەرێک و بەرگریە لەشی مرۆڤی باشتر بێت و بەلێ ڤاکسینژی gelek جارە هاریکارە بەس ئەف ڤاکسینە مشکلە van ڤایرۆساتە خۆ gelekت guhorin یعنی هەگەر ئەو ڤاکسینە کۆرۆنایە یا پێش ساڵێک 2 ساڵ ئەم ئێستا بدانین احتیمالە gelek فایدەی نەبینین ئەف تشتێت هەنێ چونکو ڤایرۆس خۆت guhorît بەلێ هەر مفایوی یê baş e taybetî heger vaksîna influenzayê berî peta dest pê biket mirov bidanit ev petayê henî jî teqrîben mewcid wana bo mavê teqrîben ihtimale heyvekê ta 2 heyva vedkêşît veca hindî mirov rêjey tûjbûn kêm biket ekîd dê rêkê çareseriyê bo nojdara û bingehê tendurustî û nexweşxana û wezaretî tendurustî jî dê asantir bit hindî mirov bi çi ve newergirit navî petaya rêka henasê wana dê pitir belave bît. باشە دکتۆر بڵند زۆر جار من توش دەبم لەوانەیە هاوکارێکیشم تووشی هەمان پەتا ببێ بەڵام ڕەنگە من بە سەختتر توش ببم هۆکار چییە کەسێک بە توندی یاخود بە سەختتر تووشی ئەم پەتایە دەبێت ڕەنگە 2 هەفتەی پێویست بێت تاوەکو چاک دەبێتەوە کەسێکی شەبێ لە 48 کات ژمێرەوەکو خۆت ئاماژەت پێدا ڕەنگە چاک ببێتەوە هۆکارەکەی چییە؟ بله هۆکارەکە احتیمادێت کە سەربەرگریە لەشی مرۆڤی بەرگریە لەشی مرۆڤی هەندێک تشت ئەمدکارین تەدەخولێت تێدا بکەین وەکی خارنە و نوستنە و خودیرکردنش خارنێت نەساخلەمە و جگارە و نەرگیلە و حتا هەندێک جارە سترێس و ئەو هەندێک جاراژی ئەم هەندێک تشتا هۆکارە نەشین تەدەخولێت تێدا بکەین احتیمالە ئەو جینات بێت ویراسە بێت بەرگریە لە شێوی ئەبخۆ هوساهاتیە چێکردن کو یا بەهێز بێت و gelek جاراژی کێمیا ڤیتامینە وەکی سی و دی و زینک ئەڤەژی جستێ مرۆڤی وەختی کێمت بێت ئەو ژیت بنە هۆکار بجە سێ هۆکارن هۆکارێک مرۆڤ شێت تەدەخولێت تێدا بکات هۆکارێ دی بۆ ماوەیی ویراسەنە ئان بەرگریە جسمێوی هوسا خودێدای یەکێم بێت هۆکارێ سیێژی کێمیا ڤیتامینە و سترێس ئەوێت هەنیژی ئەدبنە ئەگەر و کەسێک 2 ڕۆژە توش بێت کەسێ دیژی احتیمالە پترتر توش بێت هەروەسا هۆکارێک دیژی هەی احتیمالە بەری نوکەژی مەگەلێک ئەف دەرمانێت التیهاباتە مەت وەرگرتن مەپ نیڤەڕوت هێلاتن یعنی ئەف وەختی نیڤەڕوو ئەم دەرمانە بهێنین یعنی gelek جارە نەخۆش سەردانامە دکەن بەس مدوێت ئەومەژە vê خاڵەکە گرنگ بدەم دێ دکتۆر دەرمانە بووی نویسیت بۆ 10 ڕۆژە ئان دێ نویسیت بووی بۆ ئەزبوعێکێ ئەو دێ ماوەی 3 ڕۆژەدا دێ چێ بێت دەرمانی خۆت تمام ناکرد پشتی 10 ڕۆژێ دی ئەزبوعێکی دەهێت gelek خراپتر و تونتر یە توش بووی بچی چونکو ئەو بەکتریا ئان ڤایرۆسە مقاومە بۆ چێبی بەرگریە وێ ڤایرۆسێ پترتر یا هێز بووی ڕێنما لازم بهێنە بجێ ئینان و ئژبەری ڕێنمایەژی خۆ پاراستن باشترە. باشە دکتۆر ئەوەی کە لەبارەی پەتاوەرزەکانەوە ئێمە زانیاریمان لەبارەی هەیەەوە دایمەن تووشی کۆکە ئەبین سنگمانێشێت تا مانگرێت دایمە کلێنسێکمان بەدەستەوەیە ئەمە نیشانەکانێتی بەڵام لە منداڵانە ئەم پەتاوەرزێکە تووشیانە بێ تووشی سکچون و ڕشانەوەیانەکات ئەمە هەمان پەتا یاخود جیاوازە یا بۆ مناڵان بەم شێوەیە ئەکرێ گەورەش بە هەمان شێوە توش بێت یاخود منداڵان بەو شێوەیە تووشیان پەتایە بن. بله ئەوە احتیمادی دەکات لەسەر شێوازی ڤایرۆس و هەندێک جارە ئەو ڤایرۆسە هەندێک بەکتریا لەگەڵە هەگەر بەرگریە لە شێوی کێمبی احتیمالە هەر بیدایەتی بەکتریاژی لەگەڵ بیت پێش تقریبا 2 هەفتەیە یعنی لە سینێ و ڕێکخراوە ساخلەمی جیهانی حتا ئینات نەدەرێ مەوجێکە geleka مەزن مناڵانی سین توش بینە و حتا نەخۆشخانەکانی پر بووینە gelek نەخۆش تێنە دەفمە هەندێک بەس سەر ئێشان ئێمە ئەو پەتایە ئێستان و کە دیتینە سەر ئێشان زۆر هەیە مە نەخۆش دیتینە ڕشانەوە هەیە زگچوون هەیە هەموو علاقات پێ هەیە بەس احتیمالی دەکات یەک احتیمالە بەس ڤایرۆس توش دەبیت یەدی احتیمالە ڤایرۆسە هەندی بەرگریاوی یا کێمە بەکتریاژی لەگەڵە بەس هەموو کەس وە کەسێ نینە یعنی احتیمالە هەموو نەفسی ڤایرۆسی بیت بەس ئێک دەهێت ڕشانەوەیە ئێک دەهێت زگچوونە ئێک دەیەک سەر ئێشانە ئێک دەهێت تایوی زۆر تۆندە دەبیت کەمادە بۆ چێکەن هەندێک جارە 2 جووری دەرمانی التیهابات بەس نەپێکەوە مختلف 5-6 ساعت ناوبینیدا دەبیت بدەینە مناڵ چونکو تاژی زۆر خراپە هەندێک تشتی خەلەجی هەیە لە دەف خێزان ئەوژی دەبێژێت
کم که هیویه آن او سری مانگه او تایه هاتی او زور خلطه ویروسه که زور به قوته زور به تنده بس انشالله چاک دبید بس محتاج استراحت و خارنه و درمان حرارتی بدینه و هگر التهاب چه ببت لناوسینگ دبی درمان دیجی ورگری دیفرین مای نوجداری باشە دکتۆر بڵند زۆر زار کاتێک تووشی ئەم پەتایە دەبین دەڕۆین بۆ نۆڕینگە پزیشکەکانی کۆڵانەکان یعنی دەڕۆین بۆ ئەوی سادەترین چارەسەر وەربگرین ئەمانیش زۆر زار بیر لەوە دەکەنەوە دەرزی بەکاربێنن بۆ نەخۆشیەکان ئەو دەرزی هەیە کە دوودانەیە تێکەڵی دەکەی دەرزیەکە بەکاردێنی لە وەکو مستەکینێک ئازار شوێنێک بەکاری دێنی بەڵام زۆر جار من دەیبیستم پزیشکان ڕەتی دەکەنەوە ئەم دەرزیە زۆر بەکاربێ بۆ چونی تۆ چییە بۆ ئەم پەتاوەرزیە دەکرێت ئێمە چارەسەری سادەتر وەکو دەنکی حەپ و ئەوانە بەکاربێنین یاخود شڕوو بەکاربێنین یان ئەم دەرزیانە هەندێک جار ئاساییە بله یکم 48 ساعت ویروس خاردنی باش و خارنت گرم ویتامینات حبی پاراسیتول استراحت نتشه سرکار خوشول خو احتمال چاک ببی رجای گازور دوام پشتی 48 ساعت هکر تأخیر بو دبی سردانی نوجدار بکی او علاجی پیویس ورگری سیم او درزیکانی تکل ند لبو او پتایا اما به هیچ شویک لگل درزیکی تکل نین لو هکر درزیکی تکل دروز با او کمپانیا دا درزیکی تکل کد یعنی هکر ما لگل او درزیکنین بس هکر او درزیک درز با دا کمپانی وقتی چیت کرد دا درزیک تکل بکد هکر علی الاقل دیدانجی ما دبوش تکل کد بلا جدا بداند وکی دیجی ام علاج ریکت خوی درست هکر دیفرین مایت نوجداری ام بارا پتر پاراسیتول بطل وردگرین ددین نخوشا او حرارت وان هندی زور تون دهه تخار و هکر اکسیژن و او کم دبید آن کوخکاوی گلک بقوت دبید ام هندک جارا درزیک دانیم بس اما یعنی هیچ شوی درزیکی تکل لو نخوشکان نانوسی ما دبوش تکل کین هکر دانی جو پیویز بید جدا باشتره هکر خدا نکد حساسیت تشتک بو چه بو مضاعفک جی چه بو دا بزانین اشکیش درزیکی بو چه بو یا چکو نشرته او درزیک مستقبلی بو او کسا آن نخوشه زور پیویز بتو گرم بید بس هکر حساسی جی چه بو ام نزانین لکیش درزیکه باشە دکتۆر باسی خواردنەکانت کرد چەند جارێک ئاماژەت بەوەدا کە یەکێک لەو ڕێگانەی کە ئەتوانین بەرگری بکەین بەرامبەر بەم پەتاوەرزیانە ئەو خواردنانە کە خواردنی بە سوود و ڤیتامینەکانیان تەیە بۆ نمونە لە وەرزی زستانیش کۆمەڵە خواردنمان هەیە بۆ نمونە وەکو شێلمە چەوەنەرە ئەوانە هەمووی لە زستانە بەردەستە تا چەندە گرنگە کە لە پاڵ خواردنی چارەسەرەکان و بەکارهێنانی چارەسەرەکان ئەو جۆرە خواردنانەش بخورێت کاریگەریان باشترە بێت یان هەندێک کەس هەیە چارەسەر بەکار نایەنە بەس تەنیا ئەو جۆرە خواردنانە بەکارهێنێ بله اعتماد چارەسەری اعتماد دەکات لەسەر حالەتی نەخۆش یعنی ئێستا نەخۆش ئێمە زۆر من دیتینە یعنی گەنجن هێشتا عمرێوانە نەبووینە 25 ساڵ ئەvە هەیڤێکە کوخەک لێیە یعنی احتیمالە بیدایەتی خۆ تەخیر کردە علاج بە درستی نەوەرگرتیە زۆر تەخیر بیە دووەم لەسەر خواردن هەیە دیتۆکس یعنی ژەحرە لەناو خوین و جستایی و میلاک و او تین تدر بس ایما هندک تش سریع دوید یعنی ایما هکر گیزر بخوین و سیف بخوین و پرتقال و عصیری مثلا پرتقال و آوا لیمونا گرم آن لگل زنجبیل او ده بخوین سیف و کسک بخوین هروش بیانی ده بیجن او افا مگلک فایده جی ندید هندک تش تو فایده زیکا جنا بینی بس 100% فایده هیا بو جسم مروفی و طبعا هکر لگل او پتایا لبری درمان ایما ده دین نخوش بیجنه خارن بخو چکو او ویروسا لسر خارن ایج دکت ولید کجی خاردنی کم دبید بس وقتی خارن بخود ویروس جستهی ضعیف دکت بهز دکت چه درست دبید جستهی قایم دبید و تون دبید بخاردن و باستراحت بس تو خارنی بخوی لگل رین مایت نوجداری و لگل علاج انشالله چاک دبید و ویروسه که نگلک زحمته و نگلک خطره بس وقتی خاردن نخود باش نابد دوام او خاردنی خراب یعنی استا اف گنجت سنیله و زاروک جی مخابنی وکی گلک تشتت هین یعنی وکی هندک تشتت هین احتمال ناف نزاد شد بید چه نابید گلک جارا او خرابن بو عمری مشروبات غازی نویت هزی نو و گلک جارا هندک انواع چپسانه هندک تشتت دینه اوید آوید کنه سر و لازم شوی بخون او اکید خرابه بس وکی شیلم و شیلندر و پرتقال و سیو و وخارنا آوه جی ام ونا خوین او جی گلک یا گرنگه اکید او فایده بو جسته مروفی
باشە دکتۆر بەڵند پسپۆری نەخۆشیەکانی هەنا و دڵ زۆر سپاس بۆ تۆ ئەم بەیانیە لەگەڵ مامۆ ڕێنماییەکانت زۆر ڕێنمایی باش بوون و هیوادارم هەموو لایەکمان لەم پەتایە بە دوور بووین و ئەم ڕێنماییانە جێبەجێ بکەین کە جەنابەت باست کرد. دووبارە سپاس. جێ خۆشحاڵیە ساڵانێک ژنان تەنیا لە ماڵەوە بوون کاری دەرەوەیان ناکرد، بەڵام ئێستا دەبینین ساڵ بە ساڵ ڕێژەی بەشداریکردنی ژنان بۆ هاتنە ناو بازاڕی کار زۆر زیاترەکە. ئەمتەوەرە بەدڵی تۆ هاژەیە زیاتر. زۆرم بەدڵ. وەڵا بەدڵیم نیشە خۆواسایی زۆر باشی یارمەتیدەری پیاوانی شەبین بە تایبەتی لەم سات و کاتەیە کە ئیتر ژیان پڕە لە داخوازی جۆرا و جۆر وەکو جاران نەماوە کە تۆ داخوازەکان لە چارچێوەیەکی دیاری کراو بێت. خۆش ژیان چۆنەڵێت بە ڕەفاهیەت ژیان پێویستی بە ئەوەیە کە تۆ داهاتێکی باش دەبێت، بە یەک کەسیش داهاتێکی ئەوە باشت نابێ. بۆیە هاتنە ناو کایەی کارکردنی ژنان ئێستا فراوانتر بۆمە شتێکی زۆر باشە، جێ خۆشحاڵیە و خانمان بۆ ناو بازاڕی کار زیاتر ئەتوانن بێن. زۆرێک لە پێشەنگا و فستیڤاڵەکانیش لە شاری کوردستان لە شارەکانی کوردستان ساز ئەکرێت کە ئەتوانن لەوێ بەشدار بن. خانمان توانی ویانە ڕێژەیەکی بەرچاو لەم فیستیڤاڵانە بەدەست بێنن وەکوی سۆڤان ئاماژەی پێدا بە توانای خۆیان بە کاری دەستی خۆیان هەموو ئەمانە جێپەنجەی خۆیان لە کۆمەڵگا ئێستا دیاری کردی و کردوێتەوە. راپۆرتێکمان لەسەر ئەم بابەتە هەبێکەوە دەیبینێ. ئەمە ئاماژە بۆ بکەم کە ڕێژەی بەشداربوانمان زۆرینیان خانمن بەکارە دەستیەکانیانیان بە هەر بەرهەمێکی تر توانیویانە جێگی خۆیان بکەنەوانێ و کار ئەکەن بۆ ئەوەی کە بژێوی ژیانی خۆیان بەدەست بهێنن و زۆرینەی فستیڤاڵەکانمان خانمەکانمانن. 40 مێزمان هەیە کە خاتوونەکان بەکاری دەستی بەشدارن، 58 کەپرمان هەیە ئەوانیش زۆرینەی خانمەکانمانن. من لە 2000ەوە ئەم ئیشاکەم لە ماڵەوە دەستم پێ کردووە، هەر لە ماڵەوەش کارەکەم، بەڵام وردە وردە پەرم پێیا و هاتوومەتە دەرەوە. بینینی ئەو کەسانەی کە لە ئۆنلاینەوە یان هەسەردانی ماڵەوەیان کردووە لێرە بۆ ئێمە زۆر خۆشحاڵترێکە. دانیشتنێکی پێکەوە دانیشین ناسینێکە تعارفێکە بۆ ئێمە زۆر خۆشترە. ئێمە چوار خانمین کارەکەین لە ڕێگەی پەیجەوە و لە ڕێگەی ئۆنلاینەوە. کارەکانیشمان دروستکردنی خواردنە، شیرینی، خواردن ئەنواع، خواردنی کوردەواری، ترخێنە، تر گەنمە کوتا و هەموو جۆرەکانی تر دروست دەکەین. ڕۆژ بە ڕۆژ ژمارەی هاتنەوەی خانمان بۆ بازاڕی کار فراوانتر دەبێت. کردنەوەی ئەم پێشەنگیانش دەرفەتی زیاتری بە خانمان داوە هەم کاڵاکانیان بناسێنن هەم بیکەنە دەرفەتێک بۆ بازارکردنی کاڵاکانیان. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی. زۆر جار دەگەڕێینەوە بۆ ئەلبومە کۆنەکانمان سەیری وێنەی دایک و باوک و داپیرە و باپیرەمان دەکەین، یعنی هەستێکی زۆر خۆشت پێدەدا کاتێ ئەوان بەگەنجی دەبینیەوە و شێوازی وێنە و کوواڵێتی وێنەکە زۆر جیاوازترە لەوەی کە ئێستا هەیە بە کوواڵێتێکی زۆر سادە بە وێنەی ڕەش و سپی. جا وێنەی 46 خاتوونی دیاری سنووری هەولێر لە پێشەنگایەکدا نمایش کران کە هەر یەکەیان لە کۆمەڵگادا ڕۆڵی جیاوازیان هەبووە. جا لە سەردەمی ڕەش و سپیەوە بۆ وێنەی ڕەش و سپی ناونیشانی پێشەنگایەکی تایبەتی وێنەی ڕەش و سپی بوو و وێنەکان لەوێ پیشاندراون. بەشێک لەو کەسانەی کە لە ژیان داماون لە تەنیش وێنە کۆنەکانی خۆیان
کە ڕەش و سپی بوون ڕاوەستاون و وێنێکی نوێیان بۆ یادگاری لەگەڵ وێنە ڕەش و سپێکی خۆیان گرتوتەوە. مێژوی وێنەی ڕەشوسیپی بۆ ساڵی یەکەم وێنە کە کورد بە کامیرا وێنەی گربێت بۆ ساڵی 1964 دەگەڕێتەوە مەلا ئەبوبەکری ئەفەندی بووە لە بەریتانیا گرتوێتی پاشان ماوەی 100 ساڵیشە کامیرا و چاپی وێنە هاتۆتە کوردستان کوردستانیش لە هەولێر چەندین فۆتۆگرافەری بەتوانە وەکو جیوم و کوریانی وەکو هەمزە شاسوال دەلۆ هەموو ئەوانە پێشەنگ بووینە لە بواری فۆتۆگرافیەوە. ئەو مامۆستایانە لەسەر ئاستی پارێزگای هەولێر مامۆستای پێشەنگ بوونە لە بواری پەروەردە خزمەتێکی بەرچاوی بواری پەروەردەیان کردووە بە شێشیان لە شاخ پێشمەرگە بووینە ئەم مامۆستایانە ئێستا بۆ نمونە دەچینە سەر وێنەی مامۆستا گەلاوێش مامۆستا گەلاوێش لە سەرەتای هەشتایەکان لە شارۆچکەی حەریر مامۆستا بووە ئالەو کاتە کە لە کۆمەڵگەی حەریر مامۆستا بووە هەڵمەتی بەناو ئەنفالی بارزانیەکان دەستی پێ کردووە لەو کاتەدا کۆمەڵێک پیاوی بارزانیەکانی لەو هەڵمەتە ڕزگار کردووە کە تاوەکو ئێستاش ئەوە بۆ زیاتر لە 40 ساڵە هامۆشۆ هەیە وەکو ئەوەی کەوە لە پاڵ مامۆستایەتیەکەی وەکو پێشمەرگەیەک لەم هەڵمەتەدا بەشداری کردووە. بێگومان لە پرۆگرامی بەیانی 24 ئەمە زۆر گرنگی بە تەواوی ئەو بابەتانە دەدەین کە چ لە ڕێخستی فستیڤاڵەکان چ کەرنەڤاڵەکان چ ئەو پێشنگانی کە ئەنجامە درێت هەندێک جار میوانمانن و هەندێک جاریش لە ڕێی راپۆرتێکەوە گرنگی بە بابەتەکە دەی هەندێک جارە بینین بابەتەکە چونکە زۆر فراوانە بە هەردوو شێوەکە جا دوێنێ ئەم بابەتێکە باسیەکەین خودی ئەو کەسانی کە لە ناو فستیڤاڵەکە بوون یاخود کەرنەڤاڵەکە میوانمان بوون لە هەولێر حوتەمین کەرنیڤاڵی ساڵانەی عود لەلایەن پەیمانگای هونەرە جوانەکانی هەولێرەوە بەڕێوە چوو. جەنگی جەلال پسپۆڕی بواری میوزیک با کوردستان 24 ڕاگەیاند بەپێی بەڵگە و سەرچاوە ڕۆژ ئاواییەکان ئامێری عود یەکێکە لە ئامێرە میوزیکە کوردیەکان ئەم کەرنەڤاڵەش بۆ ئەوەیە ئەوە بچەسپێنین کە ئەم ئامێرە کوردیە و قوتابیانی پەیمانگەی هونەرە جوانەکانیش بوونی ئەم کەرنەڤاڵە بە گرنگ دەزانن. بەڵێ جا ئەمەش لەبەرەوەیکە بۆ دەرخستنی توانەکانیانە وەکوانەیەکی پراکتیکیش ئەتوانن سوودی لێوە بگرن. جەنگی جەلال پسپۆڕی بواری میوزیکە کە ئەم قسانەی کردووە ئێستا دوێنێ هەم میوانمان بۆ ئێساش لە بابەتەکە زیاتر قسەی لەسەرەکات. ئامان زمان لەو کەرنەڤاڵە پاراستنی ناسنامەی عود وەکو ئامێرێکی کوردی ئەمە دەزانی نایی تەمبور بزوق شمشاڵ ئەوانە ئامێرێکی کوردینە بەڵام عود زۆر بە سەرچاوەکان ئیشانە سەوی کرد یەک دەرە عەرەبی یەک دەرە تورکی یەک دەرە فارسیە ئەمە کە ئەو کەرنەڤاڵە دەکەین دەمێ بە خەڵکانی خۆمان بڵێن بڵێ ئامێرە کوردیە
نەک ئامێرێکی بێگانەیە لێرە شکە و گەنجانە ئەمڕۆ دێنە سەر ستێج بەڕاستی خەونەکیان لۆ دروست ئەوانە هەموو نەوەی دوا ڕۆژن دەمانەوەی بیرکردنەوەی کوردانە بێت تا بگەین بە دوا ڕۆژێکی ڕەنجین. ئەو ساڵ دەبێتە حوتمین ساڵ کە کەرنەڤالی عود بەڕێوە دەچێ حوتمین کەرنەڤالی عود بەڕێوە چوو ئەمڕۆ ئێمە لەم ئیڤێنتەدا توانەکانمان بە دەردێخین اینجا چ بە کۆمەڵ بێ چ بە تاک بێ. کەسێک هەیە کە لە جێگەی هەموو کەسە کەشوهەوا سەرەتا سۆڤان ئاماژەی پێدا ئەمڕۆ زۆر جوانە بارانێکی نەرم دەبارێ و پلەی گەرمیش زۆر لە خوارەوە ینی زۆر سارد نییە دەکرێت بە چاکەتێکی تۆزێک نۆرمال بتوانانی بڕۆنێ دەرەوە بەڵام بۆی بزانین بە دروستی پلەی گەرمان چۆنە و چەندە لە تەواوی کوردستانی گەورە لێرەوە لە بەیانی 24 دەیبینین. جوابتان دێنە سەر بڕگە ئەدەبیە هەمیشەیەکەمان کە بڕگەیە بە ناوی لەگەڵ ئەحمەدی خانی لەلایەن جاندۆست نووسەر و لێکۆڵەری ئەدەبی ڕۆژانە پێشکەش بە ئێوەی بینەر و بیسەر دەکرێت ئێستاش پێکەوە بینەرەبی ئەزمامە دە حکمەتە خودێدە
كرمانج دولتا دنيدا آيا بچو وجهيمانا محروم بالجملة جبوش بونا محكوم وانقرتي بشير شهر شهرت تسخير كرن بلاد بهمت هر ميركي وان ببزل حاتم هر ميركي وان برزم رستم بفكر جعرب حتا وقرجان كرمانجية بويا شبه برجان أفروم عجم بوان حصار كرمانج همي لچار كنار هردو طرفا قبيل كرمانج بوتير قضا كرين آمانج قويا كل سرحدان كليد هر طائفة سدك سديد أفقل زمي روم وبحر تاجيك هندي كبكن خروج وتحريك كرمانج دبن بخون ملطخ وانجيك ودكن مثال برزخ روش باش تماشوان انهجا ام ديسا لقال خانينا ام لقال وانا هون لقال منا لسر اكران كردستان 24 في خلكيجي امي وان فكرين احمد خاني بردوان بكن شروفايا وان بنيرنكا تشاوا يعني فكرة نتويل با احمد خاني برز بويا ديار بويا وفاكتورين ويتشو دوان مالكادا احمد خاني برسن قالكي جرينج دافيجا بر دستي روشنبيرين كرت دبيجا بمرج بفكرن خديش بوش وصل مكري از ما دي حكمتا خديدا دي حكمتا خديدا از حيري ما كرمان جد دولتا دنيدا كرمان جخوا نافي هنك كردن لي بالتفايا كردان ديكي او دبيجا كرمانج احمد خاني اكراد جيب كار انيا كرمان جيب كارين لي بيتر بحثا كرمانج ديكا وكرمانجيه ديكا يعني وكو ناف جبو همو كردان بكار انيا يعني كرمانج دي دولتا دنيدا آيا بچو وجهيمانا محروم چما يعني حكمت جي چيه جبو چه بيبارن جي دولتك محرومن بالجملة جبو چبونا محكوم دبن دستي عثمانيان دنا دبن دستي صفويان دنا دبن دستي في دنا دبن دستي وي دنا سبب چيه يعني نهي جاي في روشينه وان قرتي بشير شهر شهرات خورتن شردكن دكارن باجارة بخن دستي خوا دكارن نابو دنگي وان الدنيا بلابويا صلاح الدين ايوبي بهيزا كردان خاج پرست و خاج پاريزن اوروبا همو وگراندن جسر روجهلاتي قدس رزگار كر سينور فرق کرن حتى يمني چو دكارن كرد دكارن وان تشتابكن يعني چما بدولتن چما محرومن اف برسن هبونينا برسن وجودينا ايغو كرد جخوا دكنو حتانها او برس زندينا اكتويلن اموان برسادكن يعني وان قرتي بشير شهر شهرات يعني نافدار بون بجگر مندي بدليري بدلاوري اخوا تسخيري كرن بلاد بهمت تسخيري كرن بلاد بهمت يعني بهمت اخوا بهيز اخوا دل خورتي اخوا ولات خستنا بندستي اخوا شخوا جم عثمانيان كرد سري ارتشي وان دابون وكو ام دزانن دچال ديراني دا وكي دندا هر كردان لجبو دولتا عثماني شر كرن حتى دبيجن ويچيروكيش ورا ببيجم سلطان بايزيد بشتي شركي بإيران رفاقاريا دياوي جيراد بيجا اوا چيروكا من خونديه نزانم بكتابك يدبو دياوي تبرسا كوري من تا اولات شا او صاهشت وتهاتي تفاقارياي دبي ديامن داي من لسر سينور ديوارك آواكر دبي چاواتا ديوار آواكر او سينوركي دور ودريج وقالك يعني تا چه ديوار آواكريا دبي من ديوارك جوشت وهستيان آواكريا ديسا دياوي دبيجا او چه ديوارك وصا هيا دبيجا من عشيرة كردان لسر سينور دانين اوه باريزيا سلطنتا ما بكن اوه باريزيا ولات عثمانيان بكن بوي رنگي دكاربون ولات بدس خستانا دكاربون شر بكرانا ليش بو خوانا كرنا احمد خاني فيد بيجا تسخيري كرن بلاد بهمت
هەر میرێکی وان بە بەزلێ حاتەم میرێ وان جۆمەردن جوامێرن پەرادرژینن جوی و ژویرە وەکو حاتەمن حاتەمێ تائی دناو عەرەبادا یەکی گەلێکی مەشهور بوو حتا دبێژن ji حاتەم جوامێرتر ji حاتەم جۆمەرتر ئەدەبیاتە عەرەبی دە دوێژە عەرەبی دە هەیە میرێ وان ji حاتەم جۆمەرترن هەر مێرێکی وان بە بەزلێ ڕستەم و هەر مێرێکی کووردا هەر خوۆشمێرێکی کووردا وەک ڕستەمێ زال یعنی میرێ وان جۆمەردن مێرێ وان جەگەرمەندن دلێرن بفکر ji عەرەب حتاڤە گورجان بنێرە ji وڵاتی عەرەبە حتا گورجستانê کورمانجیە بوویە شوبهێ بورجان کورد li wir bûne burc diparêzin wan sînoran بفكر يعني بنيرة بفكر ji عرب وڵاتی عەرەبان حتاڤە گورجان حتا گورجستانê کورمانجیە بوویە شوبهێ بورجان کورمانج هەمی li çar kenarin کورمانج li çar kenaran e ev Rom û Ecem bi wan hesarin Rom û Ecem şerê hev dikin hesara hev dikin û hevdû dixin dorpêçê bi kurmancan her du taraf kîne Rom û Ecem'in Safawî û Osmanî ne her du tarafan qebîlê kurmanc bo tîrê qeza kirîne amanc ew jî fikrek û nêrînek û xwendinekê gelekî dicî de ye ji gel fîlosofek û hizirmendekî mezinî Kurdan Ehmedê Xanî ku mixabin wek me got xelekekê de fikr û bîr û baweriyê wî nehatin xwendin nehatin şirovekirin nebû mijara guftgoya germ di civaka Kurdî de di civaka edebî di civaka hizrî de mîran guh nedayê desthelata Kurdî hîç bû li cem pir nebûn nusxe û daneyên vê memûzînê ku civaka Kurdî hemû ji wê xewa xwe şiyar bibe bibêje seydayê me wisa dibêje em di çi halî de ne Rom li vî alî Ecem li vî alî Safawî li vî alî nabê wê çi ye Osmanî li vî alî Kurd kirine ji bo xwe kirine mertal bo tîrê qeza ji bo tîrê qederê kirine amanc ev Kurda dide berxwe ew Kurda dide berxwe û dewlet ji xwe re ava kirine binêre çi fikreke rast û durist e ji wê demê de Ehmedê Xanî û berî wî jî wek me got Şerefxanê Bedlîsî jî wisa fikiriye û helbet çend rewşenbîrên Kurda hebûn wisa fikirîne lê mixabin nebûbû diyardeyek di nav hemû Kurdan de ku di medreseyên Kurdan de were xwendin ev fikir û ev felsefe mixabin dema me giha dawî em ê li vir bisekinin heta xelekeke din li gel me bin li gel Xanî bin hûn her hebin هەندێک بابەت هەیە لە گەردوون پرسیارە لای هەمومان هەر کەسە و چیرۆکێکی جیاوازی لەسەر دەجێڕێتەوە بەپێی سەرچاوە مێژوویەکان داستانەکان بابەتە ئەفسوناویەکان دەگەڕێەوە چیرۆکی زۆر جیاوازی لەسەر هەیە چاڵە ڕەشەکان بەشێکن لە مەتەڵە ئاڵۆزەکانی گەردوون هەر بۆیە ئامانج لە زۆرینەی هەوڵ و توێژینەوەکان لە بواری گەردوونیدا دۆزینەوەی وەڵامێکی وردە بۆ ئەم مەتەڵە جازانانی فەلەک ناسی دەستگای ناسای ئەمریکا لە نوێترین توێژینەوە بە هاوکاری تەلەسکۆپی جیمس وێب توانویانەکە کۆنترین چاڵی ڕەش لە گەردوون بدۆزنەوەکە قەبارەکەی ملیۆنێک جار لە قەبارەی خۆر گەورەترە جا چەندە لە قەبارەی زەویە بێ گەورەتر بێت زانایان مەزەندە دەکەن کە تەمەنی چاڵە ڕەشەکە 13 ملیار ساڵ زیاترە زانانی فەلەکناسی لە نوێترین گەڕان و توێژینەوەیان بەنێو گەردووندا توانیویانە بە تەمەنترین چاڵی ڕەشی گەردوون بدۆزنەوە بە گوێرەی راپۆرتێکی ڕۆژنامەی گاردیانی بەریتانی زانایانی فەلەکناسی توانیویانە لە ڕێگای تەلیسکۆپی جیمز وێبەوە کۆنترین چاڵی ڕەشی گەردوون بدۆزنەوە کە ناوی GNZ11ە مەزەندە دەکرێت کە تەمەنی چاڵە ڕەشەکە 13 ملیار ساڵ زیاتر بێت لە راپۆرتەکەی ڕۆژنامەی گاردیان داهاتووە زانایان لە کاتی دۆزینەوەی چاڵە ڕەشەکەدا تووشی سەرسوڕمان بوون چونکە قەبارەی ملیۆنێک جار لە قەبارەی خۆر گەورەترە پرۆفیسۆر ڕۆبێرتۆ مایۆلینۆ زانای فیزیای فەلەکی لە زانکۆی کامبرێج
کە سەرپەرشتی گروپی توێژینەوەکەی کردووە ڕایگەیاند قەبارەی چاڵە ڕەشەکە زۆر گەورەی و سەرسامی کردوون. گوتیشی باوەڕیان نەکردووە کە دەرئەنجامی توێژینەوەکان بەم جۆرە سەرسوڕهێنەر بێت. زانایانی فەلەکناسی دەڵێن دۆزینەوەی کۆنترین چاڵی ڕەشی گەردوون یارمەتیان دەدات بۆ دیاریکردنی شوێنی گەلەستێرەکان، بە تایبەتیش گەلەستێرەی زەوی کە پێی دەوترێت ڕێگای کاکێشان. پرۆفیسۆر ئەندرۆپۆنزن زانای گەردوونی لە زانکۆی لەندەن دەڵێت تێگەیشتن لە سەرچاوەی دروستبوونی چاڵە ڕەشەکان هاوکێشەیەکی قورس و نەزانراوە، بە تێپەڕبوونی کات ئەو هاوکێشەیە قورستر دەبێت. دەژڵێت چاڵە ڕەشەکان لەو ڕێژەیە زۆرتر دەبن کە ئێمە پێشبینیمان دەکرد. دۆزینەوەی ئەم چاڵە ڕەشە بەشێکە لە زنجیرە دۆزینەوەکانی ناسا لە گەردوون کە لە ڕێگای تەلیسکۆپی جەیمز وێبەوە ئەنجام دەدرێن. تەلیسکۆپی جەیمز وێب 2 ساڵە دروستکراوە و نزیکەی 100 جار لە تەلیسکۆپەکانی پێش خۆی وردتر و هەستیارترە لە کاری گەڕان بە نێوگەلە ئەستێرەکانی گەردوون. ئەگەر بەراوردی کوردستان بکەین لەگەڵ وڵاتانی ناوچە زۆر جارەڵێن ئەوان پێشکەوتوترن یان وڵاتانی ڕۆژاوا و ئەمریکا پێشکەوتوترن، بەڵام لە هەندێک لایەنەوە سەیر دەکەیت هەندێک دیاردە هەیە لە ناو کۆمەڵگەی ئێمە لە ناو کۆمەڵگەی کوردی نابین ڕێگەر هەش بێت زۆر دەگمەنە. جا سەبارەت بەم بابەتە ئەمەوێت لەسەر شاری لۆس ئانجلۆس لە ویلایەتی کالیفۆرنیای ئەمریکا باسی ئەوە بکەین سەرباری کە ئەوەندە دەوڵەمەنن و وڵاتێکی زلهێزە ئەمریکا کەچی پایتەختی بێماڵەکانە یاخود بە پایتەختی بێماڵەکانیش ناسراوە هاکان. بە جۆرێک زیاتر لە 75,000 کەس لەسەر شەقامەکان ژیان بەسەر دەبان سەرباری ئەوەی چەندان کەم بۆ حەوانەوەی بێماڵەکان لە لۆس ئانجلۆس دروست کراوە، بەڵام ژمارەیان هێندە زۆرە لە ناو کەمپەکانیش جێگایان نابێتەوە. لۆس ئانجلۆس پایتەختی بێماڵەکانی ئەمریکا. بە گوزەرکردن بە کۆڵان و شەقامەکانی ئەم شارە دەوڵەمەندەی ئەمریکادا چاوت بە هەزاران کەسی بێماڵ و حاڵ دەکەوێت کە هیچ پەناگەیەکیان نییە ژیانی تێدا ببەنە سەر. بێلانەکانی لۆس ئانجلۆس ژمارەیان هێندە زۆرە شارەکەیان کردووە بە پایتەختی بێماڵەکانی ئەمریکا. سەیری دۆخی من کە لەسەر شەقامەکان و یاریگاکانی بازدان دەنوم. ڕاستە هەندێک شوێن بۆ حەوانەوەی بێماڵ و حاڵەکان لە لۆس ئانجلوس دابین کراوە، بەڵام ئەویش پێویستی بەوەیە نۆرەی بۆ بگریت تا کاتت دێت. ئامارەکانی شارەوانی ئەوە نیشان دەدەن تەنها لە نزیکی شەقامەکانی هۆلیۆد 75,000 کەس لەسەر شەقامەکان دەژین و دەنون. بەشێک لەوان سەرباری بێماڵی خاوەن پێداویستی تایبەتن، ئەوەش هێندەی دیکە ژیانیانی سەخت کردووە. چاوەڕوانن خێرخواز و ڕێکخراوەکان جار بەجار ژەمێک خواردن یان پارچەیەک جلوبەرگیان پێ بدەن. سەرۆکی شارەوانی لۆس ئەنجلس بەکاری خۆی هەستاوە و ژمارەیەکی زۆر خانووی بۆ بێماڵ و حاڵەکان دابین کردووە. بەشێک لە بێماڵەکان بە ژیانی سەرشەقامەکان ڕاهاتون و ناتوانن لە خانوودا بژین، تەنانەت هەندێک لەوان لەسەر شەقامەکان لەدایک بوون. بەرپرسانی خۆجێیی لۆس ئانجلۆس بەردەوامن لەکردنەوەی کەمپی نوێ بۆ حەواندنەوەی بێماڵەکان، بەڵام زۆری ژمارەی ئەو کەسانەی لەسەر شەقامەکان دەژین وای کردووە تەنانەت لە ناو کەمپەکانیش جێگەیان نەبێتەوە. بە پێی ئامارەکان نزیکەی 600,000 بێماڵ لە ئەمریکا هەیە، زۆرترینیان لە ویلایەتی کالیفۆرنیان. هۆکاری سەرەکی کەوتنە سەرشەقامیان قەیرانی ئابووری و نەبوونی داهاتی پێویستە بۆ بەکرێگرتنی خانوو. سەرڕای هەموو ناخۆشیەک هەموو ئەو دۆخەی بەسەر کوردستان داهاتوە ئەو ئابلوقە ئابووری و ئەو ئابلوقە سیاسی کە بە درێژای مێژوو ئەم فشاری لەسەر کوردستان هەیە، بەڵام ئەو ئاوەدانی و ئەو بەیەکەوە ژیانە و ئەو ماڵە بچووکەی کە هەر یەکەمان هەمانە دەتوانین تێیدا بحەوێنەوە، ئەوە هەموو خۆشک و هەموو سەروەت و سامانێک دێنێ. لایەنی کەم شوێنێک هەیە دەیتوانین بە ئاسوودەی تێیدا بخەوین، بە ئارامی تێیدا بخەوین. بۆیە دەتوانین بڵین هەر ئاوەدان بێ کوردستان کە لە هەموو شوێنێکی ئەم جیهان و ئەم گەردونە جوانترە. هەر ئاوەدان بێ کوردستان ماڵی ئێوەش ئاوا و خواتانە.